بخير بنو فيديو كنوية دیسان لە ڤیدیۆ هەواڵەکان گرایەوە لاتەن هەواڵی زۆر شاز و نوێمان پێ بۆتەن لە یەکەم هەواڵماندا زانیاری لەسەر دەسکی پلەیستێشن 5 ببورن کەمە قوڕکم تەواو نییە لە دەسکی پلەیستێشن 5 بڵاوکرایەوە ڕسمەکەشی لەسەر شاشە دەردەکەوێت ئەوەی گۆڕانکاری کردووە لەگەڵ پلەیستێشن 4 دیزاینەکەی زۆر شازترە هەروەک دەبین ئەوەی کە لە پلەیستێشن 4 ئێرانی ڕاستە بەڵام وەنی یەکەمێک قەوسری کردووە ئەوانەشی قەڵەوتر کردووە نوکی دەستکەکەشی تیشتر کردووە ئێرانشی زیاتر پلان کردوێتەوە و هەروەها ئەوەی گوتیان کە دەبێتە شاشە ئێرانەی لە جێ لەمسەکەی وای لێ نەکرد هەر لە مزمایەوە بەڵام ئەو لایت بارە بێزارکەرێکی هیچ سوودێکی نەبوو لێرە لای بردووە وتی شەحنەکەشی باشتر دەبێت بۆیەوەی کە لایت بارەکەی لا بردووە هەروەک دەردەکەوێت لە وێنەکە لەو تەنیشتانە تەنیشت تاچەکە چەند ڕەنگی شین دەرکەوتووە و دیارە وەکو لایت بارەکە بەکاردێت و هەروەها دەڵێت زیاتر گرنگی بەم دوو دوگمەیە دراوە بەتایبەتی دوو دوگمەیە کە دەڵێ زیاتر کاریگەری و هەستکردن بە یاریەکە زیاتر دەکات و هەروەها ئەو چوار دوگمەیە بازنەوە ئەکس و 4 کۆشەکەی کردووە بە گلاس واتە شوشە پلاستیکە بەڵام وەکو شوشەو هەیە و هەروەها ڕەنگەکانیشی نەماوە ئەو ڕەنگەم لەونانەی نەماوە و دیارە یان گڵۆپێک لە ژێر هەبێت یان هەر خۆی سپی دەبێت یەکجاری وەرە ئەم چار دوگمەیەش دیپادەکەی هەر کردووە بە گلاس وەکو ئەو چوار دوگمەیە ئەو لای ئەوەی فەرقێکی زۆری هەیە لەگەڵ دەستکەکانی پێشووی ئەگەر جیاوازی بکەین لەنێوان دەسکی پلەیستێشن 1 و 2 3 و 4 هەر هەمویان داوڵ شۆک بوون ناوەکانیشان لە پلەیستێشن 1 داوڵ شۆک 1 بوو کە سەرەتا داوڵ شۆک نەبوو دواتر ڤێژنێکی بۆ بڵاوکرایەوە کە بە ناوی داوڵ شۆک 1 دواتر لە پلەیستێشن 2 داوڵ شۆک 2 دواتر لە پلەیستێشن 3 داوڵ شۆک 3 بوو لە پلەیستێشن 4ش داوڵ شۆک 4 بوو لە پلەیستێشن 5 ناوەکەی گۆڕیەوە کردوێتی بە داوڵ سێنس واتە هەستیاری سێنس واتە هەستیاری ئەوجارە لە جیاتی هەزە کردوێتی بە هەستیاری هەر هەزێ بەڵام دێرە زیاتر هەز بەگەمەکەی دەکەیت کاتێک یاری دەکەیت کات سیاری لێ دەخورد یان تاسە یان هەر شتێک بێت لە کات سیار لە خوڕن بی یان هەر یاریێکی تەقەکردن بێت دەڵێوەت لێ دەکە زیاتر بچێت ناو هەستی یاریکردنەوە وەروە ئەوەی جیاواز بوو لە پلەیستێشن 1 و 2 و 3 و 4 لە پلەیستێشن 4 ئێرانە ئەو قۆرتانەی بۆ زیاد کرد لە ناوگێڕەکان کە پێشتر بەعەکسی پەنجەی خۆت بوو کە لە دیدەر ئەو کێشێک بوو کە باش نەبوو ڕووی تەندروستیەوە بۆ شێوی باشترە زیاتر دەستکە پلەیستێشن 5 ئەوجارە هەندێک لە Xbox One دەچێت یان هەم دەستکەکانی Xbox لە سیریس Xش کە فەرقێکی وای نییە Xbox ئەمجا ئێرانەی دیار نییە هەندێک ئەستوری کردیە باشتر پانترە بەڵام زۆر درێژی نەکردەوە کە Xbox ئەوجا بیرم چ پێتان بڵێم لێرانەی دوگمەیەکی زیاد کردووە زە نازانم ئەوەی مایکرۆفۆن وتی پێ دەبێت یان دەبژێتەوە نازانم ئەوی چییە بەڵام مایکرۆفۆنیشی زیاد کردووە دەتوانین لەگەڵ برادەکان کە یاری ئۆنلاین دەکەن یان هەر یارێکی تر کە قسە دەکەن دەتوانین بەبێ مۆدووە بەبێ هێدسێت یان بەبێ هێدفۆن دەتوانین قسە بکەیت طبعاً مایکرۆفۆنەکەشی بۆ شێوە کوالیتیەکەی پرۆفشناڵ نییە بەڵام باشە بۆی قسەی پێ بکەیت لە هەواڵی دواتر لەسەر یاری GTA 6
دەنگۆیەک بڵاوی تۆ کە دەڵێن لەو زوانە یاریەکە نیشان دەدرێت یاخود ترێلەری لێ بڵاو دەکرێتەوە. لە هەواڵی دوای ئەو کاپکۆم بە هەوادارانی دەڵێتم پێتان چۆنە ڕزنت ئیڤڵ بەشێکی تری ڕزنت ئیڤڵ ڕیمەیک بکەینەوە. وەروە لە هەواڵی دوای ئەو یاریانی ئەو مانگە لە بۆ بەشداروانی پلەیستێشن پڵاس بوونەتە فری یاریەکانی ئەنچارتد 4 کە یاریێکی ئەکسکلوسیڤی پلەیستێشنە خۆیەتی کە یاریێکی 2016 و هەروە یاری دێرت ڕالی 2 کە یاریێکی پێشبڕکێ ئۆتۆمبیلە یاریێکی 16 یادەم تاقی بکەنەوە و هەروەها ئەو یاریانی کە لە ئیپیک گیم لە پیسی بوونەتە فری بۆ ئەم هەفتەیە Close to the Sun یاریێکی فێرست پێرسنە بۆتە فری و Sherlock Holmes Crime and Punishment ئەوش ئەو دوو یاریە بوون. وەروە بۆ هەفتەی داهاتوو یاری Just Cause 4 دەبێتە فری بۆ جەماعەتی پیسی. ئەو یاریانی بۆ پلەیستێشن ناو زیاد بوون سپایدەرمانە کە یاریێکی ئەکسکلوسیڤی پلەیستێشنە و The Golf Club 2019 و Just Cause 4 زیاد بوو لە بۆ پلەیستێشن ناوی و هەروەها ئەو یاریانی لە بۆ بەشداروانی Xbox Gold بوونەتە فری Cars Project Cars 2 ببورن لەگەڵ Night 1 و 2 لەگەڵ Fable Anniversary لەگەڵ Toy Box کە یاریێکی پێشبڕکێوە دیارە. طبعا یاری Fable یاریێکی ئەکسکلوسیڤە تایبەتە بە Xbox کە یاریێکی 16 کە لە 360 بوو ئێستا بۆتە فری دەتوانن دایبەزێنن و هەروەها چەند هەواڵێکی ترمان هەیە کە بەداخەوە یاری The Last of Us Part 2 دواخرە بۆ کاتێکی نادێت. طبعا پلەیستێشن لەگەڵ Naughty Dog یاریەکان لە ستۆری پلەیستێشنی دەرهێنا و هەر لایان بردو پارەکانیان گەڕاند بۆ کەسانی کە پرۆردەریان کردبوو. دەڵێن تاکو کاتێکی نادیە دواخراوە دەڵێن لە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە هەندێک لە کارمەندەکانیان ناتوان کار بکەن لەسەر فیکس باگەکان بۆی واتە کێشەی لاگ و شتەکانیان چاک بکەنەوە دانی دیارێکی پەرفێکت بدەن یانیش لەوانەیە لەبەرەوەی کە نانێت بە ئۆنلاین بڵاو بێتەوە دانێت بە دیسکیش بڵاویکەنەوە چکە جارێ لەبەر قەدەغەی هاتوچۆ لە هەموو وڵاتە ئیندیان ناتوان بە دیسک بڵاوی بکەنەوە. و هەروە ئێستا یاری Forza Street لە موبایل دەتوانیت پرۆردەری بکەیت کە بەشێکی یاری فۆرزایە کە لە بۆ موبایل دەردەچێت لەو زوانە ئێستا دەتوانیت پری ڕێگەستەر بکەیت ئەگەر جیمالکەت ئەمریکی بێت یان هەر وڵاتێکی تر تەنها بۆ عێراقی نابێت. و هەروە لەبەر ئەوەی پێشووتر من باسی جیازگانیان پلەیستێشن 5 و Xbox Series X نەکردبوو دەمێت ئێستا بە کورتی بۆتانی باسکەم. Xbox Series X طبعا ئەگەر جیازیان بکەیتەوە لە ڕووی GPU CPU Xbox Series X بەقوترە لە PlayStation 5. PlayStation 5 لە ڕووی SSD هاردە SSD کەوە بەقوترە لە Xbox Series X. طبعا جیازەکان لەوە بەدیار دەکەوێت کە Xbox گرافیک و FPS بەقوترە لە PlayStation 5 و PlayStation 5ش خێراترە لە ڕووی لۆدینگ و لۆدینگ بێ شێوەیەک نەمایە کە لە Xbox دەڵێت لۆدینگەکەی بۆ ماوەی چەند سەرکێکی کەمە واتە PlayStation 5 خێراترە لە Xbox Series X. لە ڕووی مواصفاتەوە لە ڕووی CPU کەوە Xbox Series X 8X Zen 2 Core 3.8 GHz PlayStation 5
8X Zen 2 Core 3.5 GHz کە دەبینی لێرانە 0.3 GHz خاوترە لە Xbox Series X و هەروەها لە ڕووی GPU Xbox Series X 12 تێرافلۆپسە 52 CUS 1.825 GHz کەستم RDNA 2 بەڵام PlayStation 5 10.28 تێرافلۆپسە 36 CUS 2.23 GHz لە ڕووی GHz زیاترە GPU-کەی خێراترە بەڵام لە ڕووی تێرافلۆپسەوە لە ڕووی دیقەیەکەوە بزانم تێرافلۆپس کاریگەرەسە دیقەی دەکەم کەمترە 1.6 کەمترە لە ڕووی ڕامەوە هەردووکیان ڕامیان 16 گیگابایت GDDR6 لە ڕووی بەڵام Xbox Series X ڕامەکەی دابەش کردووە بەسەر دوو بەشەوە یەکەمیان 2 گیگابایت لە بۆ گواستنەوەی 560 گیگابایت لە یەک چرکەدا 6 گیگابایتەکەی تریشی لە بۆ 336 گیگابایت لە یەک چرکەدایە بەڵام PlayStation بە هەر 16 گیگایەوە 448 گیگابایت لە یەک چرکەیە لە ڕووی ئۆپتیکال درایڤەوە واتە ریزۆلیشنەکەی دەتوانین بڵین 4K Xbox Series X 4K HD Blu-ray Drive ئەوڕۆ ئەعلانی کرد کە بڵاوی کردەوە کە دەڵێت True 4K دەبێتەوە جاران واتە 4K ڕاستەقینە PlayStation 5 دەڵێت PlayStation 5 4K UHD Blu-ray Drive هەروەک ئەو نووسراوە internal storage-ەکەی هاردەکەیان Xbox Series X 1 تێرابایت NVMe SSD کەستمە کە دەتوانین شوێنێکی لە دواوە بۆ داناوە کە دەتوانین هاردێکی 1 تێرابایت SSD-شی لە پشتەوە تێبێخی کە کۆمپانیا خۆی دەیفرۆشێت بەڵام لە PlayStation 5 هاردەکەی 825 گیگابایت SSD کەستمیشە بەڵام شوێنی بۆ نەکردوێتەوە و Xbox کە زیادی بکەیت بەڵام دەتوانین هاردی خارجی بەکاربێن جگە لەوەی کە Xbox سیش دەتوانین هاردی خارجیشی بۆ بەکاربێن بێجگە لەو هاردی 1 تێرابایتەش هەروەگەوەی باسمان کرد هەرەوەندە هەواڵەمان هەبوو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت و تا ڤیدیۆ کاتێک تر خواتان لەگەڵ